ئەوەی لە ئاقاری لە دێمیە هەر نەدوراوە هەر دەڕاستەشی نەچوێنای هەمووی زەرەر بە چێمیاوە بە گەنمەوە هەمووی زەرەر پێ ساڵی شە ساری ئەمە فەلاحەتین هەیە زۆرتیارین هەیە و تەنان دەرو دەڕاستە ئیشەکە و چه ساڕش بەشی ئەو سار هیچ کەتی زەرەمان نەبووینە ئەو سار هیچ حەبی نەیندر و تۆ باران ناتون نەبوو وەڵا ماڕووبارێکن تێکرد و سۆفە و تەڵ چەند زرێر کرد ئەو ساڵ والله زەما ئەمن حەقی زۆتم مێدای حەقی چێمیان مێدای حەقی بنە تۆ مێدای دی هەموو زەرە نییە تا 5 میلیۆن زەرادن جوتیارێک چەند زرێر کرد ئەم ساڵ وەڵا مامبرێم چەندم زەرەکردی حیسابی ناکرێ یعنی هیچ بە 445 فرۆشتێ لە بازار ڕسید نییە هیچ شتێکمان نادەنێ چێمیان نادەنێ یعنی یعنی تامی چیە دەرەجەی گەنمەکەت باش بوو با ناوە لەوە سەد بوو ئەو سارە هیچ باش نەبوو ینی لەگەڵ ئەوەی کەمبارانی بوو کوالیتێکەشی باش نا باش نابی کو باش دەبێ گە باران نەبی ئاو نەبێ ئەوەی لە ئاقاری لە دێمیە هەر نەدوراوە هەر دەڕاستەشی نەچوێنای هەمووی زەرەر بە چێمیاوە بە گەنمەوە هەمووی زەرەر پێت باشە ئەو پرۆژەیەکەوە ئەو بنەتوێتان پێشکەش دەکەن ئێوە لە بەسکما ئەگە زیاتریان بدا بە باشتر بوو ینی 400 کیلۆ چێ من 50 دڵمم لە سەناویە 400 کیلۆی چ لێ دەکەم دەبی لەگە بە جوایە زاون دەشیرە لێرە بچینی ئەجا ئەویدی باقیەکە یە خۆت بچین توانیمان هاوکاری 75 جوتیاری سنووری 5 گوندی پارێزگای هەولێر بکەین کە توانیمان بڕی گەنمی پێویستی باوەڕپێکرا و بە هاوکاری بەڕێبراتی گشتی کشتتوکالی هەولێر بەسەر ئەو جوتیرانەدا باش بکەین کەوا بەهۆی گۆڕانی کەشا و شکە سالیە تووشی زیان ببوون ئێمە توانیمان بڕی گەنمی پێویستیان بۆ دابین بکەین کاکشاکە کوالیتی گەنمەکە چۆنە ینی دەرەجەی هەیەوەش بەڵێ گەنمەکە باوەڕپێکراوە لەلاان بەڕێبراتی گشتی کشتتوکاڵەوە جۆری تەرزەی هەولێر چارە لەگەڵ تەرزەی بۆیە هەشدا کە یەکێکە لە تەرزانێکەوە بوو کەشە هەوای پارێزگای هەولێر گونجاوە و ئینتاژ زیاترە و باشە دواتر دەبێ ئەو جوتیارانە گەنمەکە ڕادستی ئێوە بکەنەوە یان ئازادن لەوەی بیفرۆش مەرج نییە دەتوانن لە ڕێگەی ساویلەوە چکە بە پلەی وەردەگیرێتن وەخود لە بازاردا بخۆن بفرۆشنەوە بە پێ و زانیاری بەس ئێمە گەیشتیە 30 تەن گەنمە بەسەر 75 جوتیاردادا بەش دەکرێت لە سنووری گوندەکانی ئێمە لە دەربەندی گۆمستانەوە دەگری هەتا گوندەکانی خوارێ دارەشەکران 75 فەلاح سودمەند دەبن لەو جوتیارانەی کە ساڵی پار زەرمەند بوون هیچیان لێ نمایە بنە توێشان دەنێ وەکو هاوکاریەک ئەو جوتیارانە